ئەوکەتت باش خوێندکاری ژیر بەخێربێ بۆ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 15 لە لاپەڕە 15 گەیشتینە پرسیاری 8 دەڵێ هەموو ئەو ڕەنووسانە دیار بکە کە لە توانادایە لە شوێنی ئەو لاکێشەیەدا بنرێ یان چوارگۆشە. ئەو چوارگۆشەیە کە هەیە ژمارەك ڕەنووسێک لەوەیە دەبی دای بنێین. بزانین چۆنیە. ڕەنووسێک لەوێ دەبی دای بنێن. ئەگەر تەماشای ژمارەکانی خۆمان بکەین لە دەستە ڕاست ئەو ژمارە بچووکترە لەو ژمارە، ئەو ژمارەش بچووکترە لەو ژمارە، کەوابی سێ ژمارەکان ڕیزکراینە لە بچووکەوە بۆ گەورە. ئەگەر بچین بەراوردی ژمارەکانی خۆمان بکەین دەبینین لە دەستی چەپ لێرە چ هەیە؟ یەک وەک یەکن، پاشان سفر نازانین 2. لە مابەینی سفر و 2 چ هەیە؟ لە مابەینی سفر و 2 ڕەنووسی یەک هەیە. ئەگەر ڕەنووسی یەکمان لێرە نووسی ئەوە بەو ڕەنگەی ئەوە شێوازەکە ڕاست دەردەچی بەبێ بیرکردنەوە، چونکە یەک دەکەویتە بەینی سفر و 2 لە ڕەنووسەکان، کەوابی ئێرە جێیەکەی یەک دەنووسین. یەک ئەوە بەشێک لە پرسیارەکەمانشی تەڵ کرد، چونکە نووسرا هەموو ئەو ڕەنووسانە بنووسە، یەک لەوانە یەکە. پاشان بیرکەوە کەوا هەندێک جار ئەو سفرەش هەر ڕاست دەردەچی، دووش ڕاست دەردەچی، بەڵام دەبی بیسەلمێنی. ئێستا زانیمان یەک لە وەڵامەکان ئەوەیە کە لێرە یەک دادەنین، لێرە یەک، ئەوە یەک لە وەڵامەکانە. پاشان دەچین ئەو یەکە لا دەبم سفری دادەنێم بزانم سفریش ڕاست دەردەچی، ئەگەر سفرم دانە یان ڕاست دەرناچی. سفر لێرە دەچم ئێستا بەراورد دەکەم. دیسان ئەو یەکانە بەراورد ناکەم چونکە ئەوە زانیمان. دێم ئەو سەوزانە بەراورد دەکەم، لێرە سفر کەوابوو نەمازانی کامە گەورەیە، بەڵام لێرە یەک کە بەراوردی دەکەم ئەو ڕەنووسە بە ئەوا بینووسم، ئەو ڕەنووسە کە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو دووە دەزانم یەک گچکەترە، کەوابوو ئەو ژمارەیە بچووکترە، کەوابوو ڕاستە بچووکترە، بەڵام دەبی بیسەلمێنم بچووکتریشە لەو ژمارەیە، با بچم بەراوردەکەی ئەو سفڕی بکەم دیسان لەگەڵ ئەو ژمارەیە. ئەو یەکانە بەراورد ناکەم چونکە دەزانم ڕاستن، دەزانم وەک یەکن. ئەو سفڕی بەراورد دەکەم لەگەڵ ئەو دووە، بێگومان سفر بچووکترە لە 2، کەوابوو ئەوەش ڕاستە، کەوابوو دەتوانم سفریش دانێم، دەتوانم یەکیش دانێم لێرە کە جێیەکەی کە ڕەنووسەکە نادیار بوو. ئێستا سفریشم توانیم دانێم، یەکیش توانیم دانێم، با بزانم دەتوانم 2 دانێم یان ناتوانم. ئەگەر 2 دانا چ دەبی؟ لەبەر چ سفر و 2 هەڵدەبژێرین؟ چونکە لێرە سفر هەیە، لێرەش 2 هەیە، لێرەش هەڵیان دەبژێرین، سفر و 2 هەڵدەبژێرین، سفرمان هەڵبژات ڕاست دەرچوو، یەکیش هەر ڕاستە. ئێستا 2 هەڵدەبژێرین بزانین ڕەنووسی 2ش ڕاست دەردەچی یان نا. لێرە دەنووسم 2، لێرە دەنووسم 2. ئێستا بەراورد دەکەم ئەو دووە لە سفری چییە؟ گەورەترە، واتە سفر بچووکترە لە 1، واتە ڕاستە ئەو ژمارەیە بچووکترە لەو ژمارەیە، ئەوە ڕاست دەرچوو. بەڵام با بزانم بەراوردی کەم لەگە ژمارەکەی پاشە خۆی بزانم ئەویش ڕاستە. 1 گوتمە هەر وەک 1، 2 هەر وەک 2، بەڵام
ئەوەی پاشەوی کە بەراوردی دەکەم ئەو ڕەنووسە کە بەراوردی دەکەم لەگەڵ ئەو ڕەنووسەی دەبینم دوو گەورەترە لە یەک کەواتە ئەو شێوازە کە دەڵێ بچووکترە ڕاست دەرناچی دوو نابی ناتوانم دووی دانێم دەتوانم لێرە سفری دانێم سفر ڕاستە و یەکیش هەر ڕاستە دوو وەڵام هەیە سفر لەگەڵ یەک ڕاست دەردەچی سفریش ڕاست دەردەچی کەوا بوو ئەو ژمارەی کە لێرە دەینووسم یەکەم جار دەتوانم بنووسم 1120 یان دەتوانم بنووسم 1020 ئەو دوو ژمارەیە دەتوانم بنووسم وەڵامەکە ئاوایە هیچی تر ناتوانم بنووسم با بچینە لای ژمارەیەکی دیکە ژمارە 9 هەمیش ئەویش وەک ژمارەکەیدی دەڵێ لێرە لەو شوێنە ڕەنووسەکان دابنێ کە ئەو شوێنەیە لێرە بە هەمان شێوە سێ ژمارەم هەیە ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ دیسان هێمای بچووکترە واتە ژمارەکان ڕیسکراون لە گچکە لە بچووک لۆ گەورە لە بچووک بۆ گەورە واتە ئەو ژمارەی ناوەندێ دەبی گەورەتربی لەو ژمارەی وە گچکەتریشبی لەو ژمارەی چونکە لە ناوەندەیە باشە ئەگەر ئێستا ئەمن بچم ئەو هەشتانە بەراورد بکەم هەر سێکیان هەشتن هیچمان بە هیچ نەکرد وەک یەکن یەکسانە کە دێین ئەو دوانە بەراورد دەکەین پاش ئەو هەشتە ئەو دووە لێرە دوو لێرە نازانم لێرە سێ لە مابەینی دوو سێ چ هەیە هیچ نییە کەواتە یان دەبی دووی دانین کە ڕاستە یان دەبی سێی دانین کە ڕاستە یان هەردووچیان ڕاستن یەکەم جار دووی دادەنین لێرە بزانین تەمەشا دەکەن شیتەڵ دەکەین بزانین ئەو دووەی کە لێرە دادەنین ڕاست دەردەچی یان دەرناچی ئێستا شیتەڵەکەمان دەکەین ئەو ژمارەیە یەکەم جار بەراورد دەکەین لەگەر ئەوەی گوتمان لێرە هەشت هەشت ئەوە پێی ناوێ بەراورد بکەین وەک یەکە یەکسانە بەراورد دەکەین بەڵام یەکسانە ئێستا دێینە لای ئەو دووەی لێرە دوو دیسان یەکسانە ناتوانین بزانین کامە گەورەیە پاشان دێین ئەو سفڕەی بەراورد دەکەین لەگەڵ ئەو نۆیەی دەبینین نۆ گەورەترە لە سفر کەوابوو ئەو شێوازە ڕاست دەرناچی بچووکترە کەوابوو نەتوانین دووی دانین دوو هەڵەیە دانین هەڵە دەرەچی چ دادەنین دووەکەی لا دەبین ژمارە چ دادەنین سێ ژمارە سێ دادەنین دیسان شیتەڵ دەکەین بزانین چییە شیتەڵەکە کووە گوتمان هەشت لەگەڵ هەشت وەک یەکە سێ لەگەڵ دوو سێ گەورەترە واتە دوو بچووکترە واتە ڕاستە دوو بچووکترە ئەو ژمارەیە ڕاستە بەڵام هێشتاش دەبی لەگەڵ ئەو ژمارەیەش بەراوردیکەین ئەو ژمارە بزانین لەوێ ڕاستە یان لەوێش ڕاست نییە گوتمان هەشت وەک هەشتە پاشان سێ هەر وەک سێیە ناتوانین بزانین ئەو جارەی دەینین سفر ئەویش سفر وەک یەکە هێشتا نازانین دەینین هەشت لەگەڵ نۆ هەشت بچووکترە لە نۆ واتە ڕاستە واتە ئەگەر سێماندانە کە سێی دادەنین ئەو جاوەڵامە ڕاستەکەیە کە دووماندانە ڕاست نەبوو ئێستا لێرە هەموو ئەوانەدانێ سێ ڕاست دەردەچی بەڵام دوو ڕاست دەرناچی بێگومان ناتوانین چار و شتی وادانین چونکە تەنیا دوو سێمان هەیە لە مابەینی دوو سێ یان دوو یان سێ یان هەردووچی لێرە کە دووماندانە نەبوو باشە ئێستا شیتەڵی ژمارە هەشت و نۆمان کرد با بزانین کاتمان مایە یان نەمایە دوو خولەک
نازانم بەشی ئەو ژمارەی دەکایان ناکە. من ژمارەیەکم لە نێوان 149 هەنە بیبی خێنینەوە 149,950 ژمارەیەکێ لە مابینی 149,900 و 150,000 واتە لە 149,000 گەورەترە بەڵام لە 150,000 بچووکترە ئەو ژمارەیە. لە مابینی 149 و 150 چ هەیە؟ بێگومان لە مابینی 149 و 150 زۆر ژمارە هەیە، بەڵام دەبی لە 149 و 900یش گەورەتر بی، واتە ناتوانین دەستکاری 4 ڕەنووس بکەین، ناتوانین ئەو ڕەنووسانە بگۆڕین لێرە، ناتوانین 1 بگۆڕین، ناتوانین 4 بگۆڕین، ناتوانین 9 بگۆڕین و ناتوانین 9ەکەیش بگۆڕین لەبەر ئەوەی ژمارەکەمان دەبی لەو ژمارەی گەورەتر بی. لێرە هەر ناتوانین هیچ بگۆڕین چونکە لە 150 کەمتر یەکسەر 149 دێتن. ئەو ژمارانەی کە زیادی دەکەین بۆ ئەو ژمارەیە هەمیشە ئەو دوو ڕەنووسەیە کە دەتوانین گۆڕانکاریان بەسەردا بکەین بۆ ئەوەی ئەو ژمارەیە کە هەمانە کە دەیبینینەوە گەورەتر بی لە 149,000 و بچووکتر بی لە 150,000. گوتمان تەنیا دەتوانین دەستکاری ئەو دوو ڕەنووسەی بکەین. لێرە هەندێک مەرج هەیە، دەڵێ ڕەنووسی دەیان بە 7 گەورەترە لە ڕەنووسی یەکان، ئەوەتە نووسرایە ڕەنووسی دەیان بە 7 گەورەترە لە ڕەنووسی یەکان، واتە ئەو دوو ڕەنووسەی کە دەمانتوانی دەستکاری بکەین لێرە هەر ئەو دوو ڕەنووسە بوو، ئەوە و ئەوە، بەڵام مەرجەکە دەڵێ ڕەنووسی دەیانم بە 7 گەورەترە لە ڕەنووسی یەکانم، واتە ئەگەر ڕەنووسی یەکانم بۆ وێنە 0 بی، ئەگەر لێرە 0 بی، ڕەنووسی دەیانم دەبی 7 بی چونکە بە 7 لەوی گەورەترە، 7 ڕاستە، ڕاست دەردەچی، بەڵام نەک هەر 7 ڕاست دەردەچی، لەبەر چ؟ لەبەرەوەی ئەگەر لێرە 1 هەبوو لێرەش 8 هەبوو، ئەگەر 8 کەم 1 هەر 7 هەر ڕاستە، شتەشکەش هەر ڕاستە، لێرە 2 هەبوو لێرەش 8 هەبوو ئەویش لێرە ببورن 9 هەبوو ئەویش هەر ڕاستە بە 7 گەورەترە، بەڵام مەرجە چیتکەش هەیە، دەرێ سەرجەمی هەردوو ڕەنووسەکە 9ە، سەرجەمیان 9ە، واتە ئەگەر 2 و 9 دانین سەرجەمیان کۆیان بکەینەوە ناکاتە 9، لەبەرەوەی دەبی چ دانین؟ دەبی لێرە 1 دانین، لێرەش 8 دانین کە 8 گەورەترە بە 7 لە 1 وە سەرجەمیشیان دەکاتە 9، کەواتە ئەو ژمارەیەکە هەمانە لە مابینی 149,000 و 149,981 ئەوە ژمارەکەمان دیتەوە. هەر بە خێرایی. لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە و هەتا وانەی داهاتوو هەر بژی.